ژیانکردن لە هۆتێلدا بۆ ئەو کەسانەی لە مۆسکۆ بەهۆی کۆڤید-19ەوە گیریان خواردووە دەتوانێت ئایدیایەکی باش بێت. ئەم ڕێگایە یارمەتی دەرە بۆ دووریکردن لە خەڵکو و هەروەها ئەو کەسانش کە تەنیان بەم شێوەیە مەجبور نیەن بڕوەنە هەموو شوێنێکەوە. نانی بەیانی و جلی ئوتوکرا و هەموو خزمەتگوزاریەکان بەبێ هیچ بەرکەوتن و پەیوەندیەک پێشکەشی میێوانەکان دەکرێت. تێچووی کەرەنتینەکردنێکی لەم شێوەیەش لە ئیستادا بەقەت تێچووی کرێکردنی ئاپارتمانێکە. سوودەکان بۆ میوانەکان ڕوون و ئاشکرایە لەبەرەوەی ئێمە لە ڕاستیدا ژووری هۆتێلەکان لە ئێستادا بە نرخی ئەپارتمانێک دەفرۆشین. ئەوەش لە کاتێکدایە کە میوانەکان زۆرترین خزمەتگوزاری وەردەگرن. بەم شێوەیە دەتوانن پاشکەوتیان هەبێت لەبەر ئەوەی چی دیکە پێویستیان بە پارەخەواندن یان کۆمیسیۆن یان هەر خەرجێکی دیکە نییە. بۆیە ئێمەش کارێکی لەم چەشنەمان بەڕێخست. هۆتێلەکان پێداویستیەکانی کەرەنتینەیان لە ژوورەکاندا دابین کردووە. هەندێک لە ژوورەکان کەلوپەلی چێشخانەیان تێدا دانراوە بۆ ئەوەی میێوانان بتوانن خواردنەکەیان ئامادە بکەن یان گەرمی بکەنەوە. ئامێرە وەرزشیەکانیش لە ژووری هۆتێلەکاندا بۆ وەرزشکردنی میێوانان دامەزراون و نەبراونەتە هۆڵی وەرزشەوە. ڕایابۆکینا دەڵێت کە کارەکەمان زیاتر بۆ ئەو کەسانەیە کە مەجبورن کار بکەن و بۆ پاراستنی خۆیان و خێزانیشیان ناتوانن بگەڕێنەوە ماڵەکانیان. بەشێکی زۆری ئەم کارە بۆ ئەو میوانانە دەکەین کە لە ئێستادا کار دەکەن. وەک دەزانین بەشێکی گەورە لەو کەسانی کار دەکەن ئەو خەڵقانن کە لە شوێنی کارەکانیاندا مەودایەکی زۆریان لەگەڵ خەڵقدانیە. ئەمەش مەترسێکی گەورە بۆ سەر کەس و کار و خێزان و ئەو کەسانەی نایەنەوێت خۆیان لە ژووری ماڵەوە لە هەموو کەس داببڕێن. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی جددی کاریگەری خستووەتە سەر پیشەی هۆتێلداری و بووەتە هۆی ئەوەی کە ڕێژەی کار لەم پیشەیەدا لە سەدا دابەزێت بۆ سەردوو. ئەمە کارە ساتە من دەڵێم بیزنس سوودی نییە. ئێمە بەباشی لەمە تێدەکەین. هەموو ڕۆژێک سێری ژمارەکان دەکەین و ڕێژەکان لەگەڵ ساڵی پاردا بەراورد دەکەین. گەر حکوومەت شتێک لە پەیوەندی بە پیشەی هۆتێلەکانەوە نەکات ئەوە هەر خاوەن هۆتێلێک لەوانەیە لە خۆی بپرسێت ئایا چی دیکە پێویستیم بەم پیشەیە هەیە؟ یەرۆسلاف پەرسێدسکی خاوەن هۆتێل دەڵێت کە لەو 6500 هۆتێلەی کە پێش کەرەنتینە لە مۆسکۆ کاریان کردووە لە ئیستادا تەنیا 2000یان بەردەوامن و گەردۆخەکە بەم شێوەیە بڕوات لەوانەیە ئەمەش دابەزێت بۆ سەر 1000 هۆتێل. نرخی ژوورێک لە هۆتێلی زەنجیرەی بای پەرسێدسکی لە ئیستادا بۆ ماوەی مانگێک تەنیا 615 بۆ 820 دلاری ئەمریکی دەبێت. ئەمەش لە کاتێکدایە کە پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گرتنی شوێنێکی لەم شێوەیە بە زەحمەت لە مۆسکۆ دەست دەکەوت. هەوڵەکانی لەم چەشنە توانیوێتی ڕێژەی کار بەرزکاتەوە بۆ 20%، بەڵام هێشتا سوود و خەیرەکانی ئۆتۆ بەرچاو نیەن. داواکاریەکان کەمتر نین و پارێژ لە ڕێگەی بەکرێدانی ژووری هۆتێلەکان و دەستمان دەکەوێت هەمووی دەچێت بۆ موچەی کرێکاران و خەرجەکانی دیکەی هۆتێلەکە. لە ئێستادا بیلیۆ ناکەین و پارەمان دەستکەوێت، بەڵکو تەنیا لە بیری ئەوەداین ئەوەی پێشتر هەمان بووە ڕایگرین و لە دەستی نەدەین. یەکێک لە هەوڵەکانی دیکەی هۆتێلەکان لەم ڕۆژانەدا بە مەبەستی دەرچوون لە دۆخی نالەباری دارایی و ڕاکێشانی خەڵک بۆ هۆتێلەکان پێشکەشی دەکەن خاوێنکردنەوەی ژووری هۆتێلەکان لە ڕێگای تیشکی تایبەتەوە. شێوەیەک لە بەکارهێنانی تیشکی UVC بۆ لە ناوبردنی ڤایرۆس و میکرۆب و تەنانەت کوشتنی ڤایرۆسی کۆرۆناش. جا لە ئامێرە بچووکە لەیزەرەکان ئێمە هەروەها گڵۆپی تیشکی سەرووەنەوشەیی لە ژوور و شوێنە گشتەکانی وتێلەکەدا بەکاردەهێنین بۆ کوشتنی ڤایرۆس و میکرۆبەکان. کومپانی و هۆتێلەکان هەوڵیان داوە تاوەکو یارمەتی لە حکوومەت وەرگرن لە ئیستادا، بەڵام هەوڵەکانیان بێدەستکەوت بووە. ئێمە هەوڵی هەندێک پرۆگرامی جۆراوجۆری قەرز و پاکێجی یارمەتیماندا بۆ دابینکردنی موچە و خەرجەکانمان، بەڵام هیچمان دەست نەکەوت. بۆیە لە ئێستادا تەنیا دەبێت پشت بە خۆمان ببەستین. ئێمە هەموو ڕۆژێک شەڕ بۆ مانەوە دەکەین و هەوڵ دەدەین داهێنانی بکەین. ئێستاش کاتێکی باشە بۆ ئەم مەبەستە. جیا لە هاوڵاتیانی خودی ڕووسیا کە ژووری هۆتێلەکانیان بە مەبەستی کەرەنتینەکردنی خۆیان بەکرێ دەگرن، هەندێ میێوانی نێودەوڵەتیش دەبینرێن کە بە مەبەستی بیزینس و کار سەردانی مۆسکۆیان کردووە و لە ئیستادا بەهۆی کەرەنتینەوە ناتوانن بگەڕێنەوە وڵاتی خۆیان، وەک بۆریسلی کە خەڵکی چینە و لە ئیستاشدا لەم وڵاتە گیری کردووە. من کەوتمە دۆخی کەرەنتینی ڕووسیا و هاوکاتیش هەموو فڕینە نێودەوڵەتیەکان هەڵۆشێنرایەوە. پێم وابێت ئەمە کارێکی دروستە و دەبێت پەیڕەوی بکەین. لە ئێستادا هەموو هاتوچۆیەکی زیاد لە ڕێگەی شەمەندەفەر و فڕۆکەکانەوە دەتوانێت مەترسی بێت بۆ سەرخۆتان و ئەوانی دیکەش. بۆریسلی لە ئیستادا یەکێک لە ژمارەکەمەکانی ئەو میێوانانەیە کە لە هۆتێلەکانی مۆسکۆ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خۆی کەرەنتینە کردووە. ڤایرۆسی کۆرۆنا لە زۆر کەسدا دەبێتە هۆی سەرهەڵدانی کۆکە و بەرزبوونەوەی تاو، لە 2 بۆ 3 هەفتە توشبووان چاک دەبنەوە.
لە هەندێک کەسیشدا وەک بە ساڵا چوان و نەخۆشەکان دەبێتە هۆی نەخۆشی قورستر و هەوکردنی سیەکانیان و لە کۆتاییشدا مردنیان.